ملي تماشفان انهجار او شاغور روش الاتانا فين تيشي عندن طيبه تيشي رولا امريكي لقال ريبرينا بندا عراقي لواشنطن نزار حيدر شي واشنطن ام دي بگرن دست بەڵێ بەڕێز نزار حەیدەر ساڵتان لێ بێتۆم کاتتان باش ئەو وڵاتانەی عەرەبییەکان بە تایبەت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا یاخود با بڵین ماوەیەکی زۆر کەمی ڕابردووە پەیوەندیان ێجگار خراپ بوو بەڵام بە ماوەیەکی زۆر کورت پەیوەندیەکانیان زۆر باشتر بوو گەشتەوەی کە دوو وڵاتی وەکو سعودی و ئێران کە جەمسەری شیعە و سونەن خەریکن کار بۆکردنەوەی باڵۆزخانە و کۆنسڵخانە لە وڵاتەکانی یەکتریەکەن ئەمریکا ڕۆڵی لەم نێوەندەدا هیچ هەبوو یاخود نا بەڵێ سڵاو ڕێز بۆیەوە و بۆ بینەرانی بەڕێز بەڵێ دوای 10 ساڵ لە سیاسەتی شکاندنی ئیراندا لە نێوان وڵاتانی ناوچەکەدا سەلمێنرا بۆ تەواوی لایەنەکان کەوە لە بەردەم لایەنەکاندا هیچ شتێک نییە کەس ناتوانێت ئیرادەی لانی بەرامبەر بشکێنێت ئەمە دەرکەوت بەهۆی ئەو ئاستەنگە جیهانیانەی کە هەن ئێستا لە جیهاندا ئێستا هەموو ئەم وڵاتانە دەستیان پێکردووە بۆ ئاراستەیە دەڕۆنکەوە بەرەو تەوافق و ڕێکەوتن بڕۆن کێشەکانیان و ململانەکانیان لە نێوان یەکتریدا کەم بکەنەوە تەنگشەکانیان کەم بکەنەوە ئەمەش ئەوە زۆر بەڕوونی و بە ئاشکرایی دەیبینین ئەمە دەرئەنجامی چییە دەرئەنجامی ئەو دانوستانەیە کە بەهۆی ئەنجامی دانوستانەکانەوەی بە شێوەیەکی نهێنی کە بەشێک لە دانستانانە 2 ساڵی خەیاندووە لە نێوان ئەم وڵاتانەدا کە پەیوەندەکانیان ئاسایی کردودۆتەوە کە تێیدا وڵاتانی دیکە بوونەتە نێوەنگیر بۆ نمونە بابەتی دۆسیەی سعودیەی ئیرانی عێراق ڕۆڵی هەبوو وەکو نێوەنگیر لە هەمان کاتدا هەروەها عومانیش وەکو نێوەنگیر ڕۆڵی جێراوە لە هەبان کاتدا وڵاتانی دیکەش ڕۆلیان هەبووە ژمارێک وڵاتی دیکەش ئەوانیش ڕۆلیان هەبووە سەبارەت بە کەمکردنەوەی ئاستی گرژەکان لە نێوان عەرەبستانی سعودیە و قەتەر لە هەمان کاتدا لە نێوان سعودیە و تورکیا گرژەکان کەمکردنەوە لە نێوان تورکیا و مەسر تاکو کۆتایی بێگومان بەشێک لەم ئەم دۆسیانی کە باسمانکردن ڕۆڵی ئەمریکا چییە؟ ئەمریکا تێیدا ڕۆڵی هەبووە ڕۆڵی بابەتەکەدا هەیە لە هەمان کاتدا رووسیاش ڕۆڵی هەبووە چین ڕۆڵی هەبووە چونکە هەر دەبێت بڵێ برێز نیزار حەیدەر هەر دەبێت دەربارەیدا ڕۆڵا چین زێدە بووە ڕۆڵا رووسیا هەردەم زێدە بووە نەها زێدەتر بووە گەلو ڕۆڵا ئەمریکا لاوااستر بووە نەخێر لە ڕاستیدا ڕۆڵەکان چۆنن ڕۆڵەکان بوونیان هەیە هەموو وڵاتانە ڕۆڵی خۆیان دەجێڕن ئەمریکا رووسیا چین بەڵام پەیوەندیەکان لە نێوان واشنگتن و تاران پەیوەندیەکە زۆر خراپ و نەرێ نییە پەیوەندێکی هیچ باش نییە بۆیە تاران و ڕاضە بەرەو چیان هەنگاوناوە بەرەو نێوەنگیرێکی دیکە کە نێوەنگیرێکی نێودەوڵەتیە کە پەیوەندیەکی باشی لەگەڵ هەردوولان هەیە تاران و ڕاستکاویش چینە بۆیە ڕۆڵی چین لێرەدا زۆر ڕۆن و ئاشکرایە لە دۆسیی ئێران و سعودیەدا لە هەمان کاتدا لە دۆسیەی ئیسرائیل و لوبناندا دەبینین ئەمریکا ڕۆڵێکی زیاتری هەیە ڕۆڵێکی گەورەتر و کاریگەرەترە زۆر ڕوونترە لە دۆسیەی لوبنان و ئیسرائیلدا چونکە لوبنان باش دەزانێتکەوە ئەو لانەیکەوە کاریگەری هەیە لەسەر بابەتەکەدا مافەکانی زامنکە لەگەڵ ئیسرائیلدا ئەوەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکام کارە دەتوانێت بیکاتە بۆیە لوبنان ئەم نێوەنگیرەی قبول کردووە واتە ڕۆڵی ئەمریکای قبول کردووە لە ناوچەکەدا لەو کێشانەی کە لەگەڵ ئیسرائیلدا هەیەی وێڕای ئەو ئاستەنگ و بربەستانە و ئەو پەیوەندیانەی کەوە زۆرێک گومانیش گومان هەڵدەگرێت زۆرێک کێشەی تێدا هەیە لە نێوان بەیروت و تاراندا بەیروت و واشنگتن ئەو بەرژەوەندیانە چین یاخود چی واکات ئەم وڵاتانەی کە وەکو تۆ باس کرد وەکو ئێران و سعودیە کە 10 ساڵی ڕابردووە ململانیان لەگەڵ یەکە دشی یەکن بەڵام ئێستا لە ماوەیەکی زۆر کورتدا سەرجەمیان لەسەر مێزی گفتوگۆن و پێکەوە ڕێیەکەون
بەڵێ هەروەکو باسم کرد لە ڕاستیدا لە 10 ساڵی ڕابردوودا زیانی زۆری بە ناوچەکە گەیاندووە بە گەلانی ناوچەکە گەیاندووە وڵاتانی ناوچەکە هەستیان بەوە کردووە کەەوە ئەم سیاسەتە سیاسەتی زیادکردنی گرچیەکان بردومانکردنی یەکتری و فڕۆکەی بێفڕۆکەوان و تاوکو کۆتایی بەڕاستی هەموو ئەمانە سیاسەتێکە بێسوودە بێهودەیە نە سعودیا ئیسفادی لێکە سوودی لێبینی و توانی کاوە شتێک هاوکێشێک لە یەمەن بگۆڕێت ئەمڕۆ یەمەن هەمان ئەو یەمەنەیە پێش 10 ساڵ لە هەمان کاتدا نە قەتەر نە سعودیا نە ئیمارات کەوانە هاوپەیمان بوون لە هەمان کاتدا پاڵپشتیان کردووە ئەوان ناتوانی کە ڕژێمی سووریا بگۆڕن هەمان ئەو ڕژێمەیە کە ئێستا لە سووریایە هەمان ئەو سەرۆکەیە کە لە سووریا هەیە پێش 10 ساڵ بۆیە ئەم وڵاتانە ئێستا پێداچوونەوە بە سیاسەتەکانیان دەکەن بەو ئاڕاستەیە هەنگاو دەنێن کە سیاسەتێکی نوێ پیادە بکەن بۆ ئەوەی کەوا بەرژەوەندیەکانیان زامن بکەن دوای ئەوەی کە شکستیان هێنا سیاسەکانیان شکستیان هێنا لە شکاندنی ئیرادەی یەکتری بەڕاستی ئەوە ناتوانێت ئیرادەی یەکتری بشکێنن برێز نیزار حەیدەر تەباسا ترکیە کرد ینی مژارێک باڵکێش ترکیە نەها ترکیە وڵاتێک ئەندامی ناتو لێ پەیوەندیین ترکیە لە ئاستا ڕۆژهەڵاتە ناویندا وەکی کو لەگەڵ رووسیا هەنە یعنی سەدی دەهێ وێ لەگەڵ ئەمریکانینە یعنی ڕۆژانە بە ئەوەیەکی پەریۆدیک ناوبەینە ئەردوان وەزیری دەرەوەی ترکیە لەگەڵ لاڤرۆف لەگەڵ پوتین پەیوەندیان دەنە نەها ترکیە پەیوەندیان گەلێکی باش لەگەڵ ئیرانژی لەگەڵ ئیران رووسیا و نەها سووریەژی دێ بکەوێ وێ سێقۆلیێدە دەبێ دەربارەیدا ئەمریکا یعنی ڕۆڵاوی چ دەبە ترکیە دوور دکەبە ji NATO ji Amerika çawa dınırqîn لا نەخێر سەرەتا یەکەم پەیوەندەکانی ئەمریکا و ئامادەیی ئەمریکا لە ناوچەکەدا لە ڕاستیدا ئامادەیەکیشی استراتیژیە بوونێکی استراتیژیە هاوپەیمانێکی استراتیژیە لە ناوچەکەدا بەڕاستی لە کۆنەوە بوونی ئەمریکا هەبووە بۆ 100 ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە ئەمە یەکەم بابەتی دووەم تورکیا لە ڕاستیدا لەو وڵاتانەیە کە لە وڵاتە دەگمەنانەیە لە ناوچەکەدا کە سیاسەتێکی هاوسەنجی هەبووە لە پەیوەندیەکاندا هەروەکو باستان کرد تورکیا پەیوەندی استراتیژی و بەهێز و تۆکمەی لەگەڵ ویلایەتە ئەمریکادا هەیە لە هەمان کاتدا بەڵام تورکیا دەبینین پەیوەندیشی لەگەڵ رووسیا هەدا هەیە پەیوەندیشی توند و استراتیژیشی لە هەمان کاتێت تەنانەت لەو ماوەی ڕابردوودا کە جۆرێک لە کێشە لەگەڵ وڵاتانی کەنداو هەبوو لە نێوان تورکیا و وڵاتانی کەنداودا جۆرێک لە شکستیش ڕوویدا بەڵام بینیمان زۆر بە خێرایی توانرا ئەم پەیوەندیە چاک بکرێتەوە جارێککە ئاوەکە بگەڕێتەوە سەر ڕێڕەوەکەی خۆی چونکە تورکیا وای دەبینێتکەوە بەرژەوەندی بەهێزەکانی لەگەڵ کەنداودا بەرژەوەندە استراتیژەکان لەوەدایە تورکیا وای دەبینێتکەوە پەیوەندێکی هاوسەنجی هەبێت لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکە بە تایبەت کە تورکیا هەروەکو دەزانین کە یەکێکە لەم وڵاتانەی لەم دەو وڵاتانەی کە خاوەنی گەشە سندنێکی ئابووری زۆر بەهێزە لە جیهاندا بۆ واتایی کاوە پشت بە ئابووری بژێوی خۆی دەبەستێت بۆ ئەوەی کەوە سیستەمی سیاسەکەشی سەقامگیر بێت لە وڵاتەکەیدا بۆیە ئابووری بەڕاستی گەشە سندنی ئابووری بەرگەی کێشەی زیاتر ناگرێت بەرگەی تەنگشەی زیاتر ناگرێت بۆیە پرشتە لەسەر ئەوەی کەوە کێشەکان لەگەڵ وڵاتان سفر بکاتەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا ئەگەر ڕوویدا بەڕێز نزار حەیدەر وەڵامێکی کورتمێ سەبارەت بەوەی عێراق چۆن مامەڵە لەگەڵ ئاسایبوونەوەی پەیوەندیانە بکات کە ئێران سعودیە سووریا دراوسەی عێراقن بێگومان عێراق سوود دەبینێت بە شێوێکی گەورە لە ئاسایبوونەوەی ئەم پەیوەندیانە لە هێوربوونەوەی پەیوەندەکان لە ناوچەکەدا چونکە عێراق لە 20 ساڵی ڕابردوودا بەڕاستی گۆڕەپانێکی کراوە بوو بۆ ململانەکان و شەڕەکان و یەکلایکردنەوەی کێشەکان لە نێوان وڵاتانی ناوچەکەدا لە نێو خۆیاندا لە هامان کادا لەگەڵ وڵاتانی هەرێمیەکان لەگەڵ وڵاتێکگرتوەکانی ئەمریکاشدا بۆیە هەر کاتێک دۆخەکە سەقامگیر بێت لە نێوان وڵاتانی ناوچەکەدا
ئەوە عێراق سوودی زیاتر دەوەردەگرێت چونکە عێراق ئەو کاتە خۆی دوور دەخاتەوە لە چی لە کێشەی زیاتر لەو گۆڕەپانەی کێشەی کە هەیە لە هاوکێشە سیاسی و ئابوووریەکان خۆی دوور دەخاتەوە ئەمە واقعەکە بەداخیشی زۆرەوە ئەمە واقعەکە کە هەبووە لە ڕابردوودا بۆ عێراق و عێراقیەکان عێراق یەکێک بوو لەو دۆسیانەی دۆسەی دانوستان بووە لەگەڵ ئەم وڵاتانەدا کە ئێستا پەیوەندەکانی ئاسایی کردوتەوە کاتێکەوە دەیانویست دانوستان بکەم بۆ چارەسەرکردنی کێشەکانیان ئەوە عێراقێکێک بوو لە دۆسەکانی دانوستاندن. بەڵێ بەڕێز نەزار حەیدەر لە کۆڵەری سیاسی و بەڕێوەبەری سەنتەری عێراقی لە واشنگتن لەگەڵمان داوی سوپاس بۆ شرۆفەکانتان.